بیکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕە 216 ڕاهێنانی ئاراستەکراو پێوانەی گۆشە نەزانراوەکە دیار بکە. پرسیاری ژمارە 1 لێرە ئەو گۆشەی کە نازانین چەندە ناویان لێ نایە گۆشەی پیتی س ئەو گۆشەیە چونکە ئەو گۆشەی دەزانین 43 ئەو گۆشەش دەزانین 60 هەر سێ گۆشەکان بەیەکەوە دەزانین کە 180ە چونکە هەر سێ گۆشەکانی هەموو سێ گۆشەیەک بەیەکەوە کە کۆیان دەکەینەوە سەرجەمەکەی هەموو کات 180 پلەیە. کەوابی زۆر باشە 60ەکەی دەینین یەکەم جار کۆی دەکەینەوە لەگەڵ 43 بزانین بە هەردووچیان دەکات چەند بەیەکەوە یەکسان دەبی بە 103 هەردوو گۆشەکە 103 هەر سێکیان بەیەکەوە 180ە کەوابی گۆشەی س کۆ 103 یەکسانە بە 180 دەتوانین ئەو هاوکێشەیەشی کار بکەین 103ەکەی ببینە لای دەستی چەپ پیتی س یەکسان دەبی بە 180 کەم 103 دا کەم سێ یەکسانە بە 7 و لەو هەشتەی مایەوە 7 کەم 0 هەر 7 1 کەم 1 0 کەواتە پیتی س یەکسانە بە 77 پلە واتە ئەو گۆشەیە کە نەزانراوە دەکاتە 77 ئەوجا ئێستا ئەگەر کۆی بکەینەوە 77 و 43 و 60 دەبی بکاتە 180 پلە هەر سێ گۆشەکانی سێ گۆشەکە. پرسیاری 2 دیسان ئەو گۆشەیان نازانین چەندە ناویان لێ نایە گۆشەی پیتی س ئەو دوو گۆشانە کۆ دەکەینەوە 40 یەکسانە بە 7 180 دەینین 7 لێکەم دەکەینەوە پیتی س دەردەچی 8 کەم 7 یەکسانە بە 1 ئەو یەکەش دێتە خوارێ کەوابوو گۆشەی س یەکسانە بە 110 پلە. پرسیاری ژمارە 3 ئەو گۆشەیە نەزانراوە گۆشەی پیتی س بەڵام ئەو گۆشەیە زانراوە 35 و ئەو گۆشەیەش زانراوە 90 پلەیە چونکە ئەمن هێمایەکی دەبینم هێمای چارگۆشەیەکی گچکە هەمیشە ئەو هێمایە واتە گۆشەکە یەکسانە بە 90 پلە لەبەر هەندێ دەینم 90 کۆ دەکەمەوە لەگەڵ 35 یەکسانە بە 505 9 کۆ 3 180 کەم 125 10 کەم 5 7 کەم 2 5 کەوابوو گۆشەی پیتی س یەکسانە بە 55 پلە. بینە لای چەند لاکە بەش بکە بۆ چەند سێ گۆشەیەک بۆ دۆزینەوەی کۆی پێوانەی گۆشەکانی. پرسیاری ژمارە 4 ئەگەر لێرە دەست پێکەین هێڵەکی دەچێشین هەتا ئەو سەرەی ئەوە سێ گۆشەیەکمان دروست کرد لە هەمان خاڵ هێڵەکی دەچێشین لۆ ئەو سەرەی ئەوە دوو سێ گۆشەمان دروست کرد لە هەمان خاڵ هێڵەکی دەچێشین لۆ ئەو سەرش ئەوە سێ گۆشەی کەشمان دروست کرد. ئێستا بزانین چەند سێ گۆشە هەیە 1 2 3 و 4 ئەگەر نەزانین دەتوانین سێ گۆشەکان ڕەنگکەین سێ گۆشە سۆرەکە
سێ گۆشە زەردەکە، سێ گۆشە کەسکەکە، سێ گۆشە شینەکە. ئەوە کردمانە چار سێ گۆشە. هەرێک لەو سێ گۆشانە گۆشەکانی یەکسانە بە 180 پلە، 180 180 و 180. ئەگەر ئەو 480 کۆ بکەینەوە یان 180 جارانی چاری بکەین، 180 جاران 4 4 0 0 4 8 32 2 لێرە 3 لێرە 4 1 4 کۆ 3 یەکسانە بە 7. کەواتە هەموو گۆشەکانی ئەو چەند لایە یەکسانە بە 720. چونکە توانیمان بیکەینە 4 سێ گۆشە، هەر یەک لەو سێ گۆشانەش گۆشەکانی یەکسانە بە 180 پلە. کەواتە ئەوە ڕێگایەکی ئاسانە بزانین هەموو گۆشەکانی ئەو چەند لایە دەکات چەند. دیسان لێرە هەروە ئەو خاڵەی یان ئەو سەرەی وەردەگرین و هێڵەکی دەچێشین لێرە، ئەوە سێ گۆشەک، هێڵەش کەش دەچێشین، ئەوەش. ئێستا سێ گۆشەکان دەژمێرین، ئەوە 1 ئەوە 2 ئەوەش 3. ئەگەر زەحمەت بوو ڕەنجیان دەکەین. سێ دانە سێ گۆشە، هەر یەک لەو سێ گۆشانە کۆی گۆشەکانی 180 کەواتە 180 جاران 3 3 جار 0 3 جار 8 24 3 جار 1 3 و 2 5. کەواتە هەموو گۆشەکانی ئەو چەند لایە یەکسانن بە 540. کامە گۆشە؟ ئەو گۆشەیە کۆ، ئەو هەموو گۆشەیە کۆ، ئەو هەموو گۆشەیە کۆ، ئەو هەمووە کۆ، ئەو هەمووە هەمووی ئەوە 5 لایە یەکسانە بە 540. پرسیاری 6 دیسان ئەو چارلای دەکەینە 2 سێ گۆشە. کە کردمانە 2 سێ گۆشە، ئێستا هەر یەک لەو سێ گۆشانە 180 پلەیە لێکی دەدەین لەگەڵ ژمارە 2، چونکە 2 دانە سێ گۆشەمان دروست کردیە. کەواتە کۆی هەموو گۆشەکان یەکسانە بە 360. واتە ئەو گۆشەیە هەمووی، ئەو گۆشەیە هەمووی، ئەو گۆشەیە هەمووی و ئەو گۆشەیەش هەمووی. بێگومان کێشە نییە ئەمن لە کام سەرەوە دەست پێ دەکەم، دەتوانم لێرە دەست پێ بکەن، بۆ وێنە ئەوها هێڵەکی بچێشم، ئەو سێ گۆشەیە دروست بوو، ئەو جارەی ئەو سێ گۆشەیە دروست بوو، تەواو. هەمان شتە دەتوانم ئێستا ڕەنگکەم ئەو سێ گۆشەیە، چونکە هەر یەک لەو سێ گۆشانە گۆشەکانی یەکسانە بە 180. 3 جار 180 یەکسانە بە 540. کەواتە هەرکوو سێ گۆشەکان دروستکەم هەمان وەڵامم بەدەست دەکەوی. دێینە لای ڕاهێنانی ئازاد، پێوانەی گۆشەی نەزانراوەکە دیار بکە. لێرە ئەو گۆشەیە نازانین چەندە، گۆشەی بەڵام چونکە ئەوە 60، چونکە ئەوەش 60 بە هەردووچیان دەکا 120 180 کەم 120 یەکسانە بە 60. واتە ئەو گۆشەیەش هەر 60. ئەگەر 2 دانە گۆشە 60 بوو، سێمەکەش هەر 60 لە سێ گۆشە 60 پلە. لێرە ئەو گۆشەیە نازانم چەندە، بەڵام چونکە ئەوەی دەزانم و ئەوەش دەزانم، ئەو دوو گۆشانە کۆ دەکەمەوە، 78 و 65 85 13 و 1 و 6 7 7 و 7 14. ئەو 180 دەینم، چونکە من دەزانم
هەر سێکیان بە یەکەوە یەکسانە بە 180. 143 لێ دەردەکەم، گۆشەی س دەردەچی. 10 کەم 3 7، 7 کەم 4 3، 1 کەم 1 0. ئەو گۆشەیە 37 پلەیە. ڕێگەیەکی دیش هەیە، ئەویش ئەوهایە 180 دەینم، یەک لەو گۆشانەی لێ دەردەکەم بۆ وێنە 65ەکە. 10 کەم 5 5، لێرە 7 کەم 6 1، یەکیش لێرە. ئەو جە 115 دەینم گۆشەکەی دی لێ دەردەکەم کە 78. 15 کەم 8 7، لێرەش ماوە 10 کەم 7 3. هەمان وەڵامم بەدەست دەکەوێ. ئەو ڕێگاش هەر ڕاستە. لێرە پرسیاری نۆ 180ەکەی دەینم، 120 لێ دەردەکەم یەکەم جار، 8 کەم 2 6. ئەو جا 28ەکەش لەو 60ەی دەردەکەم. 10 کەم 8 2، 5 کەم 2 3، واتە ئەو گۆشەیە 32 پلەیە. ئەگەر بمەوێ بە ڕێگایەکەی دی، یەکەم جار ئەو دوو گۆشانە کۆ دەکەمەوە 120 کۆ 28، 8 4 1. ئەو جە 180 دەینم، 148 لێ دەردەکەم، دەبی دیسان بکاتە 32. 10 کەم 8 2، 7 کەم 4 3، 1 کەم 1 0. هەمان وەڵامە. ئێستا ڕاهێنانی ئازاد. چەند لاکە بەش بکە بۆ چەند سێگۆشەیەک بۆ دۆزینەوەی کۆی پێوانەی گۆشەکانی. ئەمن لێرە دەست پێ دەکەم. ئەوە سێگۆشەک، ئەوە سێگۆشەیەکی دی، لە هەمان خاڵی دەست پێ دەکەم یان لە هەمان سەر. ئێستا ئەگەر بژمێرم بزانم چەند سێگۆشم بەدەست کەت، ئەوە لێرە 1، ئەوە سێگۆشەیە 2، ئەو سێگۆشەیە 3، ئەوە 4، ئەوە 5، ئەوە 6، ئەوەش 7 دانە. چونکە 7 دانە سێگۆشەم بەدەست هات، دەنووسم کۆی گۆشەکانی ئەو چەند لایە یەکسانە بە 180 جاران 7، یەکسانە بە 7 جاران 8 56، 7 جار 1 7 و 5 12، کەواتە کۆی گۆشەکان 1260. ئەو جا ڕەنگە یەکێک بپرسی ئایا مەبەستیان کۆی کامە گۆشەیە؟ مەبەستیان ئەو گۆشانەیە. ئەوە 1 2 3 4 5 6 7 8 9 دانە گۆشە هەیە، واتە ئەوە 9 لایە. ئەگەر لێمیان پرسی چەند لایەکە چەند لایە، 9 لایە، 9 گۆشەشە. لا واتە لێرە هەتا ئێرە، لێرە هەتا ئێرە 2 لا، 3 لا، 4 لا، 5 لا، 6 لا، 7 لا، 8 لا و 9 لا.
نۆلا واتە نۆ گۆشە. لێرەش پرسیاری 11 دیسان دەتوانم دروست بکەم ئەوها؟ لە هەمان سەر دەست پێ دەکەم. ئەوجا سێ گۆشەکان دەژمێرم بزانم چەندانەیە: 1 2 3 4 5 6. چونکە 6 دانەیە 180 دەینم لێکی دەدەم لەگەڵ 6 یەکسانە بە 6 جار 8 48 6 جار 1 6 لەگەڵ 4 10. واتە کۆی گۆشەکان یەکسانە بە 1080. پرسیاری 12 لێرە ئەوە 4 لایە تەنیا دەیکەمە 2 3 گۆشە. ئەوجا چونکە 2 3 گۆشەیە 180 جاران 2 یەکسانە بە 360 پلا کۆی پێوانەی هەموو گۆشەکان. واتە ئەو گۆشەیە هەمووی، ئەو گۆشەیە، ئەو گۆشەیە و ئەو گۆشەیە هەر چاریان بەیەکەوە یەکسانن بە 360. ئێستا پاش ئەوەی ئەو هەموو پرسیارانەم چاک کرد، ڕەنگە بتوانم ڕێسایەکی دروست بکەم لۆ دیتنەوەی کۆی پێوانەی گۆشەکانی چەند لایەکان بەو جۆرەی: ئەگەر هاتوو گۆشەکە 3 لای هەبوو، 3 گۆشە بوو، ژمارەی گۆشەکانی 180 پلەیە. ئەگەر هاتوو 4 لای هەبوو، 4 لا واتە دەتوانم بیکەمە 2 3 گۆشە واتە 2 جار 180 360 پلا. ئەگەر 5 لای هەبوو 3 جار 180 540 پلا. ئەگەر 6 لا بوو 4 جار 180. ئەگەر 7 لا بوو 5 جار 180 و 900 پلا. کەواتە لێرە ڕێسایەکە چییە؟ ئەگەر 4 لا بوو 2 لێکەم دەکەمەوە لێچ دەم لەگەڵ 2. 5 لا 5 کەم 2 3 دەمینێتەوە 180 لێک دەم لەگەڵ 3. 6 لا هەمیشە 2 کەم دەکەمەوە لێچ دەم لەگەڵ ئەو ژمارەی کە ئەگەر 6 لا بوو لێچ دەم لەگەڵ 4 180. ئەگەر 7 لا بوو لەگەڵ 5 8 لا لێکدان لەگەڵ 6 واتە هەمیشە 2 کەم کەوە لە ژمارەی لایەکان 180 لێکدە لەگەڵ ژمارەکەی. ئەنجامەکی ڕاستت لۆ دەردەچی. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان: پێوانەی گۆشەی سێیەم لە هەر سێ گۆشەیەک دیار بکە بە زانینی پێوانەی 2 گۆشەکە. چونکە ئەمن 2 گۆشەی دەزانم یەکسەر 180 دەینم 56 لێ دەردەکەم، ئەوجا دیسان 101 لێ دەردەکەم و گۆشەی سێیەم دەبینمەوە. 180 دەینم 56 لێکەم دەکەمەوە. 10 کەم 6 4 7 کەم 5 2 یەک دەمینێتەوە. ئەوجا 101 کەم دەکەم لەو 124. 4 کەم 1 3 2 کەم 0 2 کەواتە گۆشەی سێیەم 23 پلەیە. یان 56 و 101 کۆ دەکەمەوە، ئەوجا دوایە 180 دەینم سەرجەمەکەی لە 180 دەردەکەم. پرسیاری 14 لێرە ئەمن ئەو جارەی 63 و 8 کۆ دەکەمەوە. 3 و 8 11 6 و 1 7 1 8. ئەوجا 180 دەینم 81 لێکەم دەکەمەوە. لێرە کۆ بوو، لێرە کەمە. 10 کەم 1 9 لێرە ماوە 7 17 کەم 8 ئەویش 9. کەواتە گۆشەی سێیەم 99 پلەیە.
پرسیاری 15 180 دەینم 62 لێ دەردەکەم. 10 کەم 2 8 7 کەم 6 1 180. ئەو جە 58ەکەی لە 180 کەم دەکەمەوە. 8 کەم 8 0 11 کەم 5 6 گۆشەی سێیەم 60 پلەیە. وەڵام 60 پلە. ئایا ئەم سێ گۆشانە گۆشەکانی سێ گۆشە دەنوێنن؟ ئەوە زۆر زۆر گرنگە و پرسیارە. هەر سێ گۆشەکان کۆ دەکەمەوە. ئەگەر هاتوو سەرجەمەکە بووە 180 وەڵامەکەم بەڵێ. ئەگەر کردیە کەمتر یان زیاتر وەڵامەکەم نا. کاتە کۆ دەکەمەوە 54 و 68 و 58 هەر سێکیان کۆ دەکەمەوە. 4 کۆ 8 یەکسانە بە 12. 12 کۆ 8 یەکسانە بە 20. دەنووسم 0 لێرە 2 لێرە. 2 کۆ 5 7. 7 کۆ 6 13. 13 کۆ 5 18. کردی 180 وەڵامەکەم بەڵێ. ئەو سێ گۆشەیە پێوانەی گۆشەکانی سێ گۆشە. لێرە دیسان کۆیان دەکەمەوە هەر سێکیان. 0 کۆ 9 کۆ 0 یەکسانە بە 9. هەر لە ئێستاوە دیارە وەڵام نا. چونکە وەڵامەکە 9 نابی دەبی یەکەم خانە هەر هیچ نەبی 0 بی. بەڵام ئەمن هەر بەردەوام دەبم. 2 کۆ 5 7. 7 کۆ 3 یەکسانە بە 10. 0 لێرە 1 لێرە 1 و 1 2. 209 ناکاتە 180 زۆرترە کەوابوو وەڵام نا. کەواتە وەڵامەکە نا. ئەو سێ گۆشانە سێ گۆشەی نینە. هەمویان هەر سێ گۆشەیە. پرسیاری 18 کۆ دەکەمەوە هەر سێ گۆشەکان. 0 0 0 1 و 3 4 4 و 4 8 لێرەش 1 وەڵام بەڵێ. ئەوە ڕاستە. ئێستا هاتمە کۆتایی لاپەڕا 216 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.